چیتر نهێنی نییە کە هێزەکانی ئەمریکا لەو ناوچەیە چی دەکەن لە هێنانی هێزی زیاتر و چەرچی قورس بۆ سەربازگەی تەنەف کە دەکەوێتە سێگۆشەی سنووری نێوان سووریا و ئوردون و عێراق. هێنانەوەی هێزی زیاتر بۆ تەنەف مشت و مڕی لێ دەکەوێتەوە کە ڕەنگە پێشبینیەکان سەبارەت بە زیادکردنەوەی هێز ڕاست بن، لەوانەیە بە پێچەوانە شەو بێت. چیرۆکی زیادکردنی هێز لە تەنەف چییە؟ ئایا تەپڵی شەڕێکی نوێ لە سووریا؟ لە ساڵی 2014ەوە بوونی هێزی ئەمریکی لە سووریا هەیە. چەند مانجێک پێش ئێستا ژمارەیان نزیکەی 900 سەرباز بوو. بە پێزانیاریەکان ئێستا ژمارەیان گەیشتۆتە نزیکەی 2500 سەرباز. هێزە نوێیەکەی ئەمریکا لە تەنەف بە پێشکەوتوترین چەک پڕچەک کراون. هاتنی هێزی زیاتر بۆ سووریا هاوکات بوو لەگەڵ دەستپێکردنی ڕاهێنان و مانۆر لە نێوان هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانە ناوخۆیەکانیان لە سووریا، واتە هەسەدە و سوپای ئازادی سووریا. ئەمریکا ڕایدەگەنێت مەبەستی مانۆڕەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی هێرشەکانی ئێرانە بۆ سەر هاوپەیمانان و هێزەکانی ئەمریکا لە سووریا. واشنگتن ئاماژە بۆ دەکات وەڵامدانەوەی ئەم جارەی ئەمریکا بەرامبەر هێرشەکانی ئێران 5 ئەوەندەی وەڵامەکانی پێشوو دەبێت. ئایا چیرۆکەکە تەنیا ئەمەیە؟ لە میدیادا چەندین چیرۆکان سەبارەت بە پێشاتەکانی ئەم دوایی ناوچەکە. میدیاکان زانیاریەکانی خۆیان لەسەر سەرچاوە ئەمنیە تایبەتەکان گواستێتەوە پێش خستنە ڕووی سیناریۆیەکان. ئەبگەڕێنەوە بۆ مێژووی بنکەی تەنەف. بنکەی تەنەف 24 کیلۆمەتر دەکەوێتە باکووری دەواازەی تەنەف کە بە دەواازەی وەلیدیش ناسراوە. لە ساڵی 2014 لەلایەن هاوپەیمانی نێودەوڵەتیەوە دروستکرا با مەبەستی ڕوبەڕووبوونەوەی داعش. لە سەرەتای ساڵی 2016 هاوپەیمانان ناوەندێکی سەربازیان لە تەنەف دروست کرد بۆ ڕاهێنانی چەکدارانی ئۆپۆزیسیۆنی سووریا بە ناوی سوپای ئازادی سووریا. بەپێی راپۆرتێکی ماڵپەڕی کریسیسی ئەمریکی، ئەم بنکەیە یەکێکە لە بنکەکانی ئەمریکا کە کەمترین تێچوو هەبووە، بەڵام لە ڕووی هێزەوە هاوشێوەی سەرجەم بنکەکانی دیکە هێز ڕاهێنراوەکان تێیدا دەمێننەوە. لە مانگی یاری ساڵی 2017 کاروانێکی سەربازی ئێران لەگەڵ هێزێکی حکوومەتی سووریا سەر بە نەمر فەرماندارە خۆشەویستەکەی رووسیا بە هێزێکی زۆرەوە ڕووی کردە بنکەی تەنەف بۆ کۆنتڕۆڵکردنی. سەرڕای هۆشداریەکانی ئەمریکا کاروانەکە بەردەوام بوو لە پێشڕەوی تاوەکو بە تەواوی بردومانکرا. چەند ڕۆژێک دوای ئەم ڕووداوە فڕۆکە ئەمریکیەکان بڵاوکراوەیان بەسەر هێزەکانی ناوچەکەدا فڕیدای خوارەوە. بەتایبەتی هێزەکانی حکوومەت و گروپە ئێرانیەکان لە نزیک تەنەف هۆشداریدا کە نابێت بە دووری 55 کیلۆمەتر نزیکی سنووری بنکەی تەنەف ببن. لەو کاتەوە ناوچەکە بەم ناوە ناسراوە. سنووری 55 کیلۆمەتر. باوگەڕێنەوە بۆ ئەو سیناریۆیانەی کە پێشتر باسمان کرد. پێدەچێت بنکەی تەنەف فراوانتر ببێت ئەگەر پێشبینیەکان ڕاست بن. چونکە لەو کاتەی ئەمریکا هێزی زیاتر ڕەوانەی تەنەف دەکات، ترسی زیاتر لە گروپە ئێرانیەکان زیاتر دەبێت. مۆسکۆش بنکەی تەنەفی بە شوێنی حەوانەوەی تیرۆریستان ناوبرد. هاوکات لێدوانەکانی مۆسکۆ سەبارەت بە نزیکبوونەوەی فڕۆکەکانی ئەمریکا و رووسیا لە ئاسمانی سووریا زیادی کردووە. لە هەمان کاتدا راپۆرتە ڕۆژنامەوانیەکان باس لەوە دەکەن کە هێزەکانی سووریای دیموکرات واتە هەسەدە ئامادە نەبووە بەشداری لە هەر جۆرە هەڵکشانێکی ئەمریکا بۆ بەرپەرزدانەوەی هێزەکانی ئێران بکات. ئەماژیان بۆ داوەکە هەسەدە ترسی ئەوەی هەیە کە ئەم هەنگاوە کاریگەری لەسەر ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا بێت. هەسەدا و ترسی هەیە کە ئەو بەرکەوتنە لەگەڵ گروپە ئێرانیەکان درێژ ببێتەوە بۆ شەڕکردن لەگەڵ هێزەکانی حکوومەتی سووریا کە لەم قۆناغەدا خۆی بە دوور دەگرێت لەو بەرکەوتنە. بەڵام هەندێک راپۆرتیش باسییان لە جێگرەوەیەک بۆ هەسەدا لە بەرامبەر ئێراندا کردووە. ڕێکەوتنی ئەمریکا و تورکیا. ناردنی گروپەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا کە ئەنقەرە پاڵپشتیان دەکات بۆ تەنەف تاوەکو هەمانجی لەگەڵ سوپای ئازادی سووریا بکەن لە پرسی ڕوبەڕووبوونەوەی ئێراندا. ئەی چی دیکە؟ شرۆڤەکاران ئاماژەیان بۆ کردووە کە ئامانجی زیادکردنی هێز دوو هۆکاری لە پشتە. یەکەمیان بەستنەوەی تەنەف بەو ناوچانەی کە لە ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی سووریای دیموکراتدا لە نێویدا ناوچەی بووکەمال کە لە ژێر کۆنتڕۆڵی گروپەکانی ئێراندایە تاوەکو تەواوی سنووری ئوردون و سووریا و عێراق لە ژێر چاودێری هاوپەیمانی نێودەوڵەتیدا بێت بۆ ئەوەی سەرجەم چالاکیەکانی ئێران و بازرگانی بە ئامادەی هۆشبەر ڕابگیرێت. لە تەنەفەوە شەڕی بڕینی دەستی ئێران لە سووریا دەست پێ دەکات. بەڵام هەندێکتر پێیان وایە زیادکردنی هێز تەنها بۆ فشار خستنە سەر ئێرانە بە ئامانجی بەدەستهێنانی زۆرترین دەستکەوت لە دۆسیە ئەتۆمیەکەی ئێراندا. ئایا بەڕاستی شەڕێکی نوێ ڕوودەدات و سنوورەکانی 55 کیلۆمەتر فراوانتر دەبێت یاخود تەنیا کارتی فشارە؟